دیارم لە کرێکاریان. ماڵپەری ڤیجی نەرویجی لە سەرزاری پۆلیسی نەرویجی ئاشکرا کرد کە سەرلەبانی ئەمڕۆ مامۆستا کرێکاریان ڕادستی ئیتالیا کردوتەوە. ماڵپەرەکە ئاماژەی بۆ کردووە کە حکوومەتی نەرویج پێشتر چاوەڕێی ڕەزامەندی ڕادەستکردنی کرێکار بوون بە ئیتالیا و ئەمڕۆ ڕەوانەی ئەو وڵاتی کردووە. ماڵپەری ڤیجی ڕاشی گەیاند کرێکار کە تەمەنی 63 ساڵە و لە ئێستادا لە ئیتالیایە دادگای ئەو وڵاتە پێشتر بە تۆمەتی پلان بۆ کاری تیرۆریستی سزای 12 ساڵ زیندانی بۆ دەرکردووە. لای خۆیەوە برنگار مێلنگ پارێزەری مامۆستا کرێکار ڕاگەیاند ئەمڕۆ ڕۆژێکی شەرمهێنە بۆ پۆلیسی نەرویجی، بۆ داواکاری گشتی، بۆ دادگای ئۆسلۆ، بۆ حکوومەت، بۆ ئۆپۆزیسیۆن، بۆ چەپ و ڕاست، بۆ دادگای پێداچوونەوە کە ڕێگریان لە ڕادەستکردنەوەی کەسێکی بێتاوان نەکرد. پارێزەرەکەی مامۆستا کرێکار وتیشی پۆلیس و دەوڵات ڕەوشی ئەوەیشیان نەبوو کە ڕێگە بە کرێکار بدەن خواحافیزی لە خێزانەکەی بکات. پارێزەرەکە وتیشی پۆلیسی ئیتالیا گەیشتنی کرێکاری بە وڵاتە بە پارێزەرە ئیتالیەکە گەیاندووە و ئەویش منی لێ ئاگادار کردوتەوە. ئێوارەی ڕۆژی ڕابردوو بە مەبەستی ڕادەستکردنەوەی بە ئیتالیا دادگای ئۆسلۆ فەرمانی دەستگیرکردنی بۆ مامۆستا دەرکردووە. لای خۆیەوە مۆنیکا مۆلانت وەزیری دادی نەرویج لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوەنیدا ڕاگەیاند لەلایەن بەرپرسانی ئیتالیاوە دڵنیایی ئەوەیان پێدراوە کە بەباشی مامەڵە لەگەڵ کرێکاردا دەکەن. لە وەڵامی ئەو پرسیارەشدا کە حکوومەتی نەرویجی دڵنیایە لەوەی کرێکار هەمان مافی پێداچوونەوەی دۆسیەکەی لە ئیتالیا دەبێت، وەزیری دادی نەرویج وتی ئیتالیاش وڵاتی یاسا و دیموکراتیە و هاوشێوەی نەرویج پابەندی یاسا نێودۆڵەتیەکان و ڕێکەوتنەکانی مافی مرۆڤە. بە حەول و قووەتی خوای گەورە کاروبارەکانی خۆشمانەکەین و ئەمەش کۆتایی پێ. مامۆستا کرێکار ناوی تەواوی نەجمەدین فەرەج ئەحمەدە و ساڵی 1954 لە یەکێک لە گوندەکانی خۆراوای سلێمانی لەدایک بووە. لە ساڵی 1992ەوە لا وڵاتی نەرویج نیشتەجێیە و چەندین جار دادگایی کراوە. لە نێوەڕاستی مانگی تەموزی ساڵی ڕابردوودا دادگای شاری بۆلزانۆ ئیتالیا بە تۆمەتی پەیوەندی پلاندانان بۆ کاری تیرۆریستی سزای 12 ساڵ زیندانی بۆ ناوبراو دەرکرد. ڕاستەوخۆ و دوای بڕیارەکەی دادگای ئیتالیاش حکوومەتی نەرویج مامۆستا کرێکاری دەستگیر کرد. چەند ساڵ بەر لە دادگایکردنیشی حکوومەتی ئیتالی بە هەمان شێوە داوای ڕادەستکردنی کرێکاریان لە نەرویج کردووە، بەڵام دواتر و لە کۆتامانگی ساڵی 2016دا داواکەیان کشاندەوە. ڕادەستکردنەوەی کرێکار بە حکوومەتی ئیتالیا لە کاتێکدایە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لەو وڵاتەدا بە شێوەیەکی بەربڵاو تەشەنەی کردووە و 7503 کەس بەو پەتایە تا ئێستا گیانیان لەدەستداوە.